مامۆستا جوان قوربانت بم لەگە کاکدارەوانە قسە بکە یعنی زەختێکی زۆری لێمان کردووە یعنی هەموو ڕۆژە دووبارە خۆی لێمان تۆڕاکە ئەخر هەموو کارەکانمان بە باش کردووە مامۆستا جوان باشکەی لە چییە؟ خاوەن کۆمپانیە لەسەر زەرەرە یعنی باشکەی بەس پێم بێت چییە؟ ئێخە مامۆستا جوان هەموو ئیشەکان بڕوا بکە بە باشەکەی بەس ئەوە نییە کە خۆی تووڕاکە کە زەختێکی زۆرمان لێکە کاکە تەرکیزمان لەسەر ئیشەکار نامێنێت مافی خۆیتی زەرەر تاڵە باشە ئەو لەسەر زەرەر دەڕوا ئەوە کێنە کێشەی مێ ئاخر ها چۆن بە پرسێکم ئەنگۆنە ئەنگۆ ئیشەکەی دەکەن آخر مامۆستا گوناحی چییە مەباد زەرەری کۆمپانیا بدەیت کۆزالەکە ئەما دەیکەن کە دەچن و ماڵەوە کۆمپانیا قەپال بکری ئەمە زەرەر دەکەین بەهۆی قەیرانی داراییەوە کێشە دروست بوو بۆ زۆربەی کۆمپانیاکان کۆمپانیایەکی خۆراک و پێداویستەکانی پاکەرەوە داهاتیان بە شێوەیەک دابەزیوە لەسەر لێواری داڕمانە ئەگەر لە ساڵی تازە خەرجیەکان کەم نەکاتەوە داهات زیاد نەکا مایە پووز دەردەچێت و ئیفلاس دەکات دانیشن دەزانن کۆبوونەوەی ئەو ڕۆمان تایبەتە بە کۆمپانیا من یەک ساڵە هاوار دەکەم دووبارەی دەکەمەوە کۆمپانیا بەرەو ئیفلاس دەڕوا ئێوە نە تێناگەن نەخۆتان لە جێری دەدەن کار ئەوە بڕوا هەم ئەنگۆ و هەم کۆمپانیاش بەرەو ئیفلاس و قەپاتبوون دەچی ئەوەش جێ کۆبوونکردن نییە جەناب وەکو کارجێڕی ئێرە هەتا ئێستاکە چت کردێ لە بۆ کۆمپانیای هیچ سەد جار پێم گوتی بابە فەرمانبەر مۆزەف بێری ئیش دەکات دەبێ ئەتو مۆڵەتی کەم کەیەوە مۆڵەتی نەدێ تو مۆڵەتدا فەرمانبەر جێی بۆش دەبی ئینتاج کەم دەبی جەنابەت وەکو ژمێریاری ئەو مانگەی ئەو دوو مانگە سێ مانگە ئەتو لە هێدەجی کۆمپانیا پارێ دەدێ فەرمانبەری ونیا ڕاستە لۆ قوربان من ئیشەکەی خۆم بە باشی کردووە بەڵام ئەو گوناحی منی تێنیە کە پارە لێ دەڕاکێشم بەڵێ گوناحی تو گوناحی هەمومانی تێدایە ئەتو هەتا ئینتاجت زیاد دەبیتن ئینتاجت کە زیاد بوو چ دەبیتن کۆمپانیا لیڤلی هەردەستی ئۆکەی دەبی مەسرەفی کەم بکەیەوە ئێمە ئێستا عەکسە ئێستا زۆر عەکسە ئینتاجمان کەمی کردیە مەسرەفمان زیادی کردیە کەواتە ئەتو لە هێدەجی کۆمپانیا پارەی تەوزەر دەکەی ئەوە جێ قبوڵکردن نییە ناکرێت کاگەردەوە تۆش بەرپرسی وەکو ڕاوێژکارێ دەبینە ئەرکەکانی خۆت بە تەواوی جێبەجێ بکەیت علاقاتمان زۆر زەرفە بەڕاستی کار علاقاتمان هەیە هیچ علاقاتێکمان نییە کۆمپانیا ئەوا بڕاتت ئیفلاس دەینی نۆ ئەتۆ پێش ئەوەی لێرە بۆ گیری دەتگۆ من لێوی کۆمپانیا بەرزەکەمەوە علاقاتم بە قووەتە هیچم لێ نەدی هیچم نەکرد ڕاستی وا نابی مامۆستا بەڕێزیدا دەبی هەتا سێ ڕۆژکە هەتا سێ ڕۆژ بڕۆ دەرێ بڕۆ دەرێ چای ناخۆی برۆخت بڕۆ دەرێ کاکە کاکدار ئەوانتی نەت بۆ چاوم بنێن لە کۆبوونەوەی کۆبوونەوەی کەی وەختی چای بڕۆ دەرێ بڕۆ دەرێ دەشکن دێشی لە بۆوەندارێ بڕۆ دەرێ خاوەنی کۆمپانیا چارەی دلێری نەدەویست چونکە چەند جارێک داوای کردبوو کە موچەی بۆ زیاد بکرێت بۆیە بە توندی مامەڵەی لەگەڵ دەکرد هەر هەمومان مقەسری ئیفلاسی کۆمپانیا ئیفلاسی هەمومانە لۆی پێویستە هەتا سێ ڕۆژکە راپۆرتێکی بە تێر و تەسەلی ئامادە بکەن بە دەقیقی نەخشە ڕێگایەک دابنێن لۆ هەستانەوەی کۆمپانیای تێدەگەن ئەگەر ئاوا بڕوا هەر هەمووتان لۆماری باشە تۆ سەرپەرشتی دەکەی ئینشاءالله سەرپەرشتی راپۆرتەکەی دەکەی باشە ئینشاءالله خۆجێتان لێ بوو هەوڵ دێن شتێکی باش بکەن ئینشاءالله زۆر باشە